ڕۆژانی جەژن دیارە قەرەباڵغێکی زیاتر بە نەخۆشخانەکانەوە ئەبینێ بە تایبەتی بە شەفری هاکەوتنەکان ئێمە ڕۆژانە نزیکەی 425 نەخۆش سەردانمانەکەواتوانین بە تێگڕا لە دوو ڕۆژی پێشووی جەژندا نزیکەی 150 نەخۆش سەردانی نەخۆشخانەی شاری کردووە. ئەمە هەموو حاڵەتە پزیشکیە نەشتەرگەریەکان و هەناویەکان و حاڵەتە ڕوودا و حاڵەتە کتوپڕەکان نەگرێتەوە بەگشتی. زۆربەی حاڵەتەکانی کە ڕوویانە نەخۆشخانەکان کردووە حاڵەتە هەناویەکان بوون. ئەمە جگەلەوەی کە حاڵەتە نەشتەرگەریەکانی و کوڕی خۆڵی کوێرە و ئازاری گورچیلە و ئەمانش بە ڕژێکی بەرچاو بمێرێ. ئەوەی کە جێگەی سەرنجی ئەمە بوو تێبینی بوو سوپاس بەخوا لەم جەژنەدا ڕووداوەکان کەمتر بوون بە بەراوردکردن تا ئێستا لەم دوو ڕۆژی جەژندا بە بەراورد بە دوو ڕۆژی جژنی بڵین ڕەمەزان و جژنەکانی پێشتر ژماری ڕووداوەکانی هەرچۆ کەمتر بوو ژمارەی فیشەک و تەقەمەنەکان و بەربوونەوە کەمتر بووە. ئێمە تەنها ڕووداوی چەقۆمان هەبووە هیچ ڕووداوێکی فیشەکمان نەبوو هیچ ڕووداوێکی تەقەکردن ڕووی نەیاوە.